فرمودانە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئافرەتە مسلمانەکان بە خوشکە مسلمانەکانی فەرموو ئەلا ئوخبیرکم بخەیری نسائیکم فی الجەنە پێتان بڵێم باشترین ئافرەتی ئەوە لە بەهەشتا کێیە ینی پلەیان بەرز بێ لە بەهەشتا کە بەرزی پلەی بەهەشت بۆ چنەوە ئافرەتێکە ئێستا بۆ پیاو لای ئێمە ئاخی خوای گەورە خۆی عەبدەکانی دروست کردووە کە ژن و پیاو قەت نابێ بەیەک کە ئەڵێ نابێ بەیەک معنایەوە نییە خوا نەخواست ئەو لەو کەمتر بێت نا لە شتی وایە ئافرەت زۆر لە پیاو بەرزترە لە شتیشی واشایە پیاو لە ئافرەت بەرزترە ئەمیان بۆ حاڵێک و ئەمیان بۆ حاڵێک ئەمیان بۆ کارێک و ئەمیان بۆ کارێک یعنی مەسەلەن بۆ نمونە ئەڵێ بێ ئافرەتیش بێ وەکو پیاو ئیش بکە قەی ناکە ئیشێ لەگەڵ خۆیان بگونجێ بەڵام بەتەمای چی بەتەمای بلۆکی پێسەخەیت ها بەتەمای بە پیاو مناڵ بەخێوکەیت ئەڵێ بۆنا ئەی من بە تۆ ئەڵێم ئەی باشە بۆچی ئافرەت لەگەڵ ڕێز و حرمەت ماڵێم هەم خوشکم بەڕێز من بۆچی ئافرەت خوای گەورە دوو ئەندامی بۆ دروست کردووە بە سینگەوە شیری لێ دێتە دەرەوە ئەی بۆ پیاو پێوەی نییە ئەی بۆ پیاو لینایەتە دەرەوە ئەی بۆ مناڵەکە لە پیاوەکە ناکەوێتەوە بۆچی لە ئافرەتەکە ئاکەوێتەوە غێر خوای گەورە ئەی وا تایبات کردووە وای دروست کردووە کە بەکەڵکی ئەوە بێت پیاوەکەشی بەنەوعێکی کە دروست کردووە پیاوەکان خوای تەبارەک وتەعالا ئەرکی زۆر قورسی لەسەر داناون لە دینە کە گرنگترینی ئەوانە کە قورسترینیان کە ناخۆشترینیان کە هەر خۆیە فەرمەوە هو کورهن لەهم هەمووتان ڕقتان لێتی چییە جیهادکردنە کە بەرزترین لوتکەی بەهەشت بە جیهادکردن دێت بەڵام بۆ ئافرەت وا ناڵێ ئافرەتەوەی لەسەر نییە جیهادێکی هەیە بەس جیهادێکی ترە دەرەجەکەشی وەکو دەرەجەی ئەو وایە تا پێشەوەی حەدیثی کە فەرمی باشترین کەسی خۆتانتان پێ بڵێم لە بەهەشتا ئەڵێ ئافرەتێک هاتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم وتی یا رسول الله انا وافدة النساء اليك من وفد ئافرەتانم بۆ لای جەنابە منیان ناردوو بۆ لای جەنابە هذا الجهاد كتبه الله على الرجال فإن يصيبوا أجروا وإن قتلوا كانوا أحيانا عند ربهم يرزقون خو أم جهادي فرض كدو لسر پیاوان اگر بچن بۆ جهادەکە دەرەجیان لەپ لە بۆ بەرزەکاتۆ لە باشتە تالوتکی باش ئەگەر شەهیدیش بن ئەوە بە زیندوێتیە مێنەوە هەتا لە خوای گەورە ڕزقیانیان لە بەهەشتە بەرزترین بە پلەی باشیانیاتی ئەی ئێمەی داماو ئەی ئێمە لە بری ئەوە چی کە جیهادمان لەسەر واجب نییە دەزانن ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نوێنەرەکەی خوا کە خوا ناردوێتی کە عەبدی خۆیەتی ئەویش ناردوێتی بۆ ئەو خەڵکە پێغەمبەری ئەوە چی جواباتەوە باش جاء قال نحن معاشر النساء نقوم عليهم يا رسول الله إما خدمتي وبياوا ناكين أي جهادك يبو ناكل أجر إما لما لو خدمتي من دالو مالكي نكين أي خيري إما أجي إما يا مصر سنة بيبلتشي قال فقال رسول الله صلى الله عليه وسلم أبلغي من لقيت من النساء برب وحج آفتك بينيتو كتو أنا أدو كي عمبلا ولك يا مصر سنة فرميتي أن طاعة المرأة الزوجة واعترافها بحقه يعدل ذلك جوێڕایەڵی کردنی ئافرەت بۆ مێردەکەی و اعترافکردن بە حەقی مێردەکەی بەسەریەوە یعنی حەقی مێردەکەی با بەسەریەوە ئەوەی کە واجبە دابێتی لە لای خوا ڕێک یەکسانە لەگەڵ چیا لەگەڵ ئەو جیهاد و شەیدیە ئێ خوشکی بەڕێزم تۆ بەما دەرەجەی کابرای موجاهید کە سنگی خۆی ناوە بە گولەوە کە ڕۆحی خۆی خستۆتە سەردەسی کە شەو ڕۆژ لە نژێر ئاگربانانایە تۆ دەرەجەی ئەوت هەیە بە شەرتێک کە ئەو ڕۆژە تۆ ئەو ماڵ و مێردەی خۆت بە ڕێکی ڕاگری بە حەیا و بە حورمەتەوە ئەخلاقی خۆت و داوێنی خۆت و شەرەف و ناموسی خۆت و مێرد و ماڵ و منداڵەکەت بپارێزیت خراپێک نەوترێت لە دوای مێردەکە کە بڵێن ئاوا بووە ماڵەکەی ئاوای لێ هاو لە دوای تۆ دەرەجەی ئەوت هەیە لەگەڵ ئەوان لە بەهەشتا بەبێ ئەوەی کەوا هیچ تووشی کوشتن و ترس و لەز و هیچ شتێ ببیت ئەمە بە نەفی قسەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەس یەک شتی ژەڵێ لەگەڵیا منیش بە ئێوەشی ئەڵێم بۆتانێڵم ئەفەرمێ وەقەلیل منکن من یفعله بەڵام لەگەڵ ئەو شەکە ئەو ژەدان هەر کەمتان واکەن کەمتان جێبەجێکن ئەوە سوور من پێتان ئەڵم خێری ئەو مجاهیدەی هەیە و ئافرەتی بتوانێت گوێڕایەڵی مێردەکەی کە لە ماڵەکەی ئەو بەزم نەنێتەوە بەڵام مەڵێ کەمتان واکەن دێ ئەگەر جیهادتانێ خێرتانێ لوتکەی باشتانێ دەرەجەکانی باشتانێ ئەو پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمە جیهادەکەی ئێوەیە کاکە ناکرێت لە ماڵە دوو حاکمی تیابێ لە وڵاتە ئاکرێت دوو مەلیکی تیابێ دوو پاشای تیابێ ئەخر نابێ ئەگەر گوێڕایەڵی و سەمعوتاعەش نەبێ پێغەمبەر صلی الله علیه و سلم دوو زەلاتان ڕۆشتن بە ڕێیەکێکان بە ئەمی بێبێوی کە بە قسەیکە هەر پیاویشن کاکە خۆ مەژن و مێردایەتی نییە هەر پیاویشن ئەمە یەکێ قسە بکاتەوەی کە گوێ لێ بگرێ خۆ نابێ هەمووی دانیشە هەر ئەمرکە طبعا خۆ ئەمش ئەمرکردنی ظالمەتی نییە
بەڵام ئەمر کردی بەڕێوەبردن و تەختیتە کۆ بێ مەسئولیەت یەکەم هەبێت جاری وای خۆ پیاوەکە ضعیفە شخصێتی ضعیفە هەر خۆ بەخۆ ئۆتۆماتیکی ئافرەتەکە بێ بە گەوری ماڵەکە ئۆتۆماتیکی ئافرەتەکە بێ بە گەوری ماڵەکە کابرا شخصێتی ضعیفە کاکە لاوازە من ئافرەتی وا ئەزانم بە 1000 پیا خۆی ناگۆڕێتەوە بەخوا 1000 پیاوکاری ئەوی بۆ ناکرێت زەلامی وای کردووە بە پیاوکە خەڵک ئەسڵەن حسابی بۆ ناکرد جوابی سەلامیشی نایەوە هەر داما و نەکبەت نێزانی بەڕێیا بڕۆ ئێستاش نازانێ قسە بکات لە مەجلیسە سا مناڵی لێ هەیە ماڵی دروست کردو بۆی پارەی ئااتێ بۆ خەرجیڵە بڕۆ ئەوە بکڕ ئەوە بێنە ئەوە بەر بکە ئافرەتە ماڵەکە بە بەڕێوە خۆ معناوێ بەڵام ئام بە تێکڕا ئێمە باسەکەین بە تێکڕا پیا و دایمی خوای مستەیتر و بەتواناتر و بە ئیدارەتر و مەضبوطترە بۆ ئەو ئیشانە جا ئەمە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم مەگەر باوەڕتان پێێتی حەتا لە پلەی بەرزی بە هەشت و دەرەجەی بەرزە خۆ من نەیوتوە زوڵمی لێ بکە لە ئافرەت بە ئافرەتەکە نەیوتوە لەسەر زوڵم بێدەنگ بە مەسەڵەی گوێڕایەڵی مێردەکە بکە لە فەرمانی دەرمەچووکە شتێکی پێ ناخۆش بکە کە میکەنە ماڵەکە کابرا هەموو تەکلیفەکەی دڵکاتەوە بەس تۆ بە ڕووما پێ بکەنە بەس مۆن و گرژمە بە خوا نەکە هەموو جاریاڵی لەگەڵ ئیش نەبوو ئێتە هەر ئەمەندە بۆ خۆت ئەوە دەرەجەیەکی بەرزە بۆ بە هەشتی خۆتی بەرزەکەیتەوە خۆ هیچ پێ ناکرد پێکەم نابێتەوە ئەو تا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەلا ئەخبرکم بخیر نسائکم فی الجنة باشترین ئافرەتان پێتان بڵێم کامەتە لە هەمووتان باشترە لە بەهەشتا بەرزی پلەی هەیە وتیان بەلا یا رسول الله بەلە وەڵای پێغەمبەری خوا بەلە وەڵای پێمان بڵێ کێ قال كل ودود ولود ئەمە یەکەم صیفەتە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ئافرەتە و ئافرەتی پێ جوانەکە و ئەیوێ ئافرەتی مسلمانتیا بێ ودود ودود يعني ڕووخۆش يعني ئەوەی کە ڕووی خۆشە لەگەڵ مێردەکە خۆشەویستی و مەحەبەتی بۆی هەیە ودود هي محكون لي عفرتك حسب لعنت له من علاقه اكي شي بسري او بولا اغريت يا بربي بولا قرت يا بربي بولا جرق كل بي بولا ثاريك ليتا بولا خوادي بري خلاص يتسبي انا اشكري اكا كفري نعمتك ام عادتاني عفرتي خما تركن يويكي مسلمان ركض واخوابي او شتانتا تيانا بيت اما ديروا ايمان تانا دورني في من شويكي واقر ايوه بزانن كذب بقيت أجرز مع البياو بدو شيء عفرت على خلطي كامل يزور عقله كان بياو يزور كلية زور كلبوته لدر وشرانية بسمة بتكنيه بدو خسي خوش عفرت نرمى بيتو هلا خلطي أجر عفرت خوي بيزانه أي كام ألقيه هو يكاتب من جي خوي أبغى كخوت عنا ثاني خو بزورني كاك أجرز مع بلام خو بعد على جماعة البيابو صدقوا ما في أفراد أنا كان أمي أنود ما في أي ما في بياو أنا كان أمي أنود ما في أفراد ما في أفراد يكان يكان خو بياو بوبا حشر لقى رأس مال بوبا كريبان إيش أفراد بس بيا أم بينا أم بكرة أو بينا أو بنا هيك كنا بالله المقابل هموش إشتا أما دنيا رويكي خوشي لقلابك آفرين يبقى يعني شيء لك ما تقول فيها علاقة كي بدأ سووشي خلال دفي ويبلي أقدر في خوش بيأخو أفراد زانم عالم بيشكوتن خوازانا بيجي نصيحتي وباشا يعني تو نفسك بينك على جامعة أم بينا أي بخوي بوبو الله فيه شنو بياو كو يجنين بيلو ناكاتو أم بياو دايم وكو شون باركلاو داماوا بحدو دفيوا أما كافبيا كاوينك أي هينتو لو فري الدنيا أفرت بو كيلو تماتا أي نريبو دكان كاني أوبر أجر دانا روش أي بو بين الرجيء رتا دكان كاني أوفناك كاتش كيلو تماتي بو دينه كاتب بطل غازكي بويا بشاني ولا غازك ولا عربانة كأي جورو بويه هنا تو كتي بي أخذ لهم لا أجيب لك الجامعة أي بينه نفيحتي أما نفيحتي خيري كر داعي ما في عفرتي كر ويعني وابشاني كما هم يدك تفكاتي فيك أجيب بياتو جامعة أو بمردك لو ما لا كأيش بالمقابل هم رجع خوي باركة وبودينه تو ها أما تفكاتي كرنا يعني ما نعمتك إخوائي كهدو لا فيك وطاوكري يكترن المهم أني أتوش تباشا كان بو بخلاف خلافة كان بو بباش أوش تعني كواد جي رز وحدمتها خليك الثوتية كنا برشاو معنا انت في غمصة صلى الله كل ودود ولود باشين آفرتها نو آفرتي كوا خوش شويستي ومحبتي بي وروي خوش بي إنجا منالي شي بي طبعا منالبونا وناك بدأت خويني منالي نابي يعني ويك منالي ببا منال خاطر لا والله ناتو أنا يك منال بو بخيو كدي والله يتر دنيا حسنا منالي كم بي في غمصة صلى الله عليه وسلم باشين تانوي كوا أولاي كشف خاطر نازني أولاي كان يعني بخير بوتو نبي يا فريادة كبير علي أخذ كيف أقول كرك ما بوكتشك ما هو من إساءة وأنا كنت مسجادة بفاهمنا أبو ممرو بيج قالوا كديني بيغمر شيء صلى الله عليه وسلم في برزبة أمتي محمد بيزياك جاله أو أفرة ولد ودودي أو أفرة روح وشا خاون من عليك شيء إذا غضب زوجها كاتك المردكي ترابه
ئەڵێ چی ناخەوێت ئەڵێ هذه يدي في يدك ئەمە دەستمە لە دەستی تۆیە لا أكتحل بغمض الشر بيتشاو ننو كرم نخوم حتى ترضى ترى بيد أذان بدأتي بدك تخي خوش دك كابرا هالخلط يعني دي خوش دنيا ناروخي ألي أما جهادكيتي ولودكي بهشتكي أبا ما بدأت يلد أجر أفرد بيوت خوي جورا أمي لفلا بردو أمي بوتو داناوا كاكا بهر يكون لشتير داب بريبو خوي